لە کاتی ئێستاماندا و لەگەڵ بەرەو پێشچوونی زیاتری تەکنەلۆژیادا مرۆڤ بە بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆژیەکان دەتوانێت بچێتە ناوساتی بە ئازاری ڕووداوەکانەوە. سەنتەری توێژینەوەی کەلەپوری دیجیتاڵی لە شاری سلێمانی سەنتەرێکی توێژینەوەی فرەپسپۆریە. ئەم سەنتەرە تەکنەلۆژیا بەکاردەهێنێت بۆ پاراستنی کەلەپوری کللتوری، چونکە پێیان وایە بەکارهێنانی تەکنەلۆژیا دەتوانێت لە گێڕانەوەی چیرۆکەکان و ڕووداوە مێژوویەکان کاریگەری زۆر زیاتری هەبێت لە گێڕانەوەیان بە شێوەیەکی ئاسایی. کەس گوێ ناگرێت یەکێکە لە پرۆژەکانی سەنتەری توێژینەوەی کەلەپوری دیجیتاڵی کە تایبەتە بە ناساندنی چیرۆکە ڕاستەقینە ناخەژێنەکانی کۆمەڵگەی ئێزیدیەکان کە لە سەیئابی ساڵی 2014دا لەلایەن داعشەوە کۆمەڵ کوشکران. نیان حسێن باسی لە گرنگی بەکارهێنانی تەکنەلۆژیای لە پرۆژەکەیاندا کرد کە بەکارهێنەران ئاشنا دەکات بە چیرۆکەکان و دەیان خاتە ناوساتی ڕاستەقینەی ڕووداوەکان. پرۆژەکە لە سەرەتادا بڵێن بیرۆکەی یەزدا لەگەڵ سەراوندنڤژنی بەریتانی بووە کە ویستویانە خەڵکەکان بخەنە ناو چیرۆکی ناخەژێنی جینۆسایدی ئەزیدیەکانەوانێ. ئەمیش لە ڕێگەیەوەی کە بڵێن چیرۆکەکانیان دروست کردوتەوانێ و کردویانە بە باڵێن شێوازی چیرۆک گێڕانەوەیکی کاریگەر کاتێک ئەم هێدسێتە بەکارەهێنیت بە تاواتی ئەچیتە ناو قوڵای جینۆسایدەکەوانێ بۆ دەرەکەوێت کە تووشی چی بوون ڕووداوەکان چی بووە بەو شێوە. چیرۆکی کەسەکانی تایە با بڵێن خۆی سێ پرۆژەکە بۆ شێوەیە. یەکەم جار بە شێوەیەکی گشتی شوێنەکانت پێ ئەناسێنێ، پاشان ئەتباتە ڕۆژی ڕووداوەکانی جینۆسایدەکە سێ کەسایەتی یان قسەت بۆ ئەکەن کە تۆ بە هەڵبژاردننی یەکێکیان ئەتوانی تا کۆتایەکی بەردەوامبی. ئەو کەسایەتیانە بڵێن کەسایەتی خوازراون چیرۆکەکانیان وەرگیراوە بەڵام ناو شتەکان گۆڕاوە بۆی بەڵە چیرۆکەکان ڕاستین و چیرۆکی کچێکی ئەزیدی لەگەڵ برایەکەی و هەروەها چەکدارێکی داعشیش لە ڕوانگەی خۆی وانێت چیرۆکەکە ئەگەڕێتەوانێ ئیتر بۆ شێوێ بەردەوامە بێت. یەکێک لە چیرۆکەکانی پرۆژەکە باس لە کچێکی تەمەەن 7 ساڵی ئێزیدی دەکات کە خولیای ئەوەیە لە قوتابخانەکەیدا ببێت بە مامۆستا. ئەم کچە ژیانێکی ئاسایی لەگەڵ خێزانەکەیدا ژیاوە تا ڕۆژی ڕووداوەکە کە داعشەکان دەچنە سەر گوندەکەیان و دەیڕفێن و لە خێزانەکەی دەیدەبڕێنن کە دواتر دەگەڕێتەوە لای خێزانەکەی. إنه تقليد كبير بالنسبة لنا كإيزيديين. من المهم إطعام ضيوفنا وجعلهم يشعرون بالترحيب. تعيش عائلة إيزيدية في هذه الخيمة منذ أكثر من 5 سنوات. 350,000 منا عالقون في هذه المخيمات غير قادرين على العودة إلى منازلنا. حاول داعش تدميرنا، قتلوا أكثر من 12,000 من الإيزيديين وأسروا أكثر من 6,000 امرأة وطفل. لم ينتهي الأمر، ما لا يقل عن 3,000 امرأة وطفل لا يزالون في الأسر في كل من سوريا والعراق. هەڵسەنگاندن بۆ پرۆژەکە کراوە لە 5 شاری عێراق، 3 شاری کوردستان و شاری کەرکووک و بەغا کە تێیدا 127 بەکارهێنەر پرۆژەکان تاقی کردوتەوانێ و دوای ئەوە پرسیاریان لێکراوە و لە کۆتاییشە وەڵامەکان کراوە بە راپۆرتێک و کە ئەستا لەسەر وەبسایتی ڕێکخراوی IOM بەردەستە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و لە نووسینی راپۆرتەکەشە توێژەرانی نێودەوڵەتی بەشداریان کردووە لە نووسینەکە. جیاوازی ئەم پرۆژەیە لە گێڕانەوەی چیرۆکەکان لەگەڵ فلیمێک یاخود نووسین و چیرۆکێک ئەوەیە کاتێک ئەو هێدسێتە بەکاردەهێنیت بە تەواوەتی هەست بە شتەکان دەکەیت و دەچیتە ناو جیهانەکەیانەوە. زۆربەی بەکارهێنەرانیش ئەم هەستیان هەبووە و هەستیان بە جیاوازیەکان کردووە. ناوی پرۆژەکە کەس گوێ ناگرێت لەوە هاتووە کە ئەم کارەساتە ڕوویە بەرامبەر خوشکۆبرای ئەزیدیەکانمان ئەم جینۆسایدیان بەرامبەر کراوە بەڵام تا ڕادەیەک کەس گویان لێ ناگرێت تووشی چی بوون چیان بەسەر هاتووە. ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە هەوڵەین کە بڵین بە تەواوەتی بە خەڵک بناسێنین کە چی ڕوویاوە ڕاستیەکان چی بووە. جیاوازی ئەم پرۆژەیە ئەم واقعی مەجازیە ئەم VR لەگەڵ فلیمێکە یان لەگەڵ چیرۆکێکە یان لەگەڵ کەسێکا کە هەواڵ بۆ ئەخوێنێتەوە ئەوەیە کە خۆت هەست بە شتەکە ئەکەیت خۆت ئەچیتە ناو شتەکە تەنانەت ئێمە بەکارهێنەرەکانمان
ئەتوان بڵم زۆربیان وردەکارێکەش لە راپۆرتەکە هەیە کە هێستێتەکان لا برد ئەیانوت ئەمە هیچ لەو چیرۆکە ناچێت ئێمە لە تەلەڤیزیۆن بینیومانە لەوە ناچێکە لە سوۆشیال میدیاوە ئەمان خوێنەوانێت تووشی چی بوون ئەیانوت ئێمە ئێستا هەستیان پێەکەین کاتە ئەم شێوازی گێڕانەوەی چیرۆکە زۆر کاریگەری هەیە لەسەر گەیاندنی ڕاستیەکان بەو شێوەی کە هەیە بەو لایەنانی کە پێویستە بیزانن ئەگەر لایەنیش نەبێت تەنانەت بە کۆمەڵگەش بۆی هیچ نەبێت لە خەمەکانیان تێبگات و هاوخەمیان بێت. ئێمە هەمومان گوێمان لەو کارەسات و بەسەرهاتانە بووە کە بەسەر یێزیدیەکانە هاتوون بەڵام هەستکردن بە کارەساتەکە و بە شێوەیەکی ئیفتیرازی بڕۆیتە ناو کارەساتەکە و بێگومان هەستت زیاتر ئەجوڵێنێت و بیرورات بە تەواوەتی ئەگۆڕێت دەربارەی ئەزمونونەکە. نیان حسێن باسی لە پرۆژەی داهاتووی ڕێکخراوەکەیان کرد دەربارەی قسەی ڕق بەرامبەر کە منەتەوایەتیەکان و ئەو توندوتی ژێزارەکیانەی بەرامبەریان ئەنجام دەدرێت ئەوەشی خستە ڕوو کە لە پرۆژەی داهاتوویاندا بە هەمان شێوە تەکنەلۆژیان بەکارهێناوە کە لە مانگەکانی داهاتوودا کەمپەینی ئۆنلاینی بۆ ئەنجام دەدەن و پرۆژەکان دەبەنە شوێنە گشتیەکان بۆ ئەوەی خەڵک ئاشنای چیرۆکەکان ببن. پێشتر کارمان لەگەڵ بڵین جینۆساید ئێزیدیەکان کردو کارمان لەسەر ئەو پرۆژەیە کرده بوو بە شێوەیەک بەرکەوتنمان هەبوو لەگەڵیان کە چۆن تووشی قسەی ڕق ئەبنەوانێت چۆن تووشی ناخۆشی ئەبنەوانێ و تەنانەت یانێتوان بڵم لە کاتێکە کە ئێمە خەریکی ئیشی خۆمان بووین لە ئەتەرنێت لە پۆست و شتەکانە ئەمان بینی کە زۆر قسەی ڕقیان بەرامبەر ئەکرێت تووشی توندوتیژی زارەکی ئەبنەوانێ ئیتر ئەمە بۆ هۆی کە بیرۆکەکە وا دابڕژێت کە پرۆژەیەکیان بۆ بکرێت بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای AR پیشان بدرێت کە چۆن ئێزیدیەکان تووشی قسەی ڕق ئەبنەوانێ و چیان بەرامبەرەکرێت و هەوڵ بدەین چیرۆکەکانیان بگەێنین بە خەڵک. پرۆژەکە پێکاتۆلەوەی کە ئەپلیکیشنێکی مۆبایلە دوای ئەوەی کە دایە بەزین لەسەر مۆبایلەکەت هەروەکو فلتەری سناپچات و ئەمانە کامێراکەی بڵێن ڕووی خۆ دەکات و یەکێک لە ئایتیمەکانی کە لە پووری کللتوری ئێزیدیەکان بۆ نمونە سەرپۆشی دایکەکانیان کە بڵێن نمونەی یەکێکە لەو ئایتیمانە یاخود جۆرێ لە ملوانکە کە تایبەت بە خۆیانە یان جلوبەرگیان یەتە سەر بڵێن سەر کەسەکە خۆی و ئەنجا گوێبیستی ئەو چیرۆکە بێت کە هەڵی بشاردەوە بۆ نمونە گوێبیستی چیرۆکی کوڕێکی گەمجە بێت کە چۆن هەست بە تاوانە کات لە بەروی کە نەیتوانیوە کە سوکارەکەی لە جینۆسایدی داعش ڕزگار بکات و لەگەڵیشیا بێجگە لەو هەموو هەستی تاوانە چۆن ڕوبەڕووی قسەی ڕق و تونند و تیژی ئەبێتەوانێت چی پێ ئەوترێ لە ناو کۆمەڵگایە ئیتر کە چۆن کاریگەری لەسەرەکات چیرۆکەکان کەمە لە 2 دقە تێ ناپەڕێت بەڵام بە شێوەیەک بڵین دیزاین کراوە پرۆژەکە کە زۆر کاریگەری لەسەر کەسەکە جێبهێڵێت و لە چەند مانگی داهاتووشا کەمپینێکی ئۆنلاینی بۆکرێت و هەروەها کەمپینی ئینپرسنیشی بۆکرێت کە ئەیبێنی ناو کۆمەڵگە و ناو شوێنە گشتیەکانەوە بۆی خەڵکەکە شارەزا بن و کەمپینە ئۆنلاینەکەش بڵێن لە هەمان کاتا بەڕێوە چێت. هەوڵیان داوە بە چەندین زمانی جیاواز پرۆژەکانیان بخەنە ڕوو تا بتوانن بەکارهێنەران زیاد بکەن بۆ ئەوەی کاریگەریان لەسەر کۆمەڵگەکانی خۆیان هەبێت. بەتەکیدی هەتاوەکو ئێمە ینی بتوانین بە زمانی تر پرۆژەکانمان بخەینە ڕوو ئەتوانین بەکارهێنەر زیاتر بکەین ئەو بەکارهێنەرانە ژەتوان کاریگەریان لەسەر کۆمەڵگەکەیان و لەسەر دەوروبەریان هەبێت. ئێمە بۆ منە پرۆژەی کەس گوێ ناگرێت ئەم پرۆژەیە خۆی بە 3 زمان بەردەستە بە زمانی کوردی بادینی و عەرەبی و ئینگلیزی لەم پرۆژە توانیمانە زۆرترین بەکارهێنەری بیانی ینی بتوانن گوێ لێ بگرن و ئێسش پرۆژەکە بەردەوامە بڵین هەڵسەنگاندنەکەی تاو بۆ بەڵام پیشاندانی پرۆژەکە لە چەندین وڵاتی دنیا بەردەوامە و بڵێن بەڕێزان لە هێزدا و لە سەراوندن بژین لە تەنانەت دوێنێ هەواڵێک خوێنەوانێک کە بەردەوام پرۆژەکانیان ئەبن بۆ وڵاتی جیاواز پیشانی لایانی جیاواز پەرلەمانە جیاوازەکانی ئێن بۆی زۆرترین کاریگەریان هەبێت. نیان حسێن لە کۆتاییشدا ئەوەی خستە ڕوو هەوڵەکانیان بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە هەوڵیان داوە لە ڕێگای چەندین کەمپەینی جیاوازەوە لە چەندین کاتی جیاوازدا پرۆژەکانیان بەرنە ناو خەڵکەوە. ئێمە بەردەوام هەوڵمان ناو پرۆژەکانمان بەرینە ناو کۆمەلگاوانێ و زۆرترین کەس تاقی بکاتەوانێ و تەنانەت لە هەنێ بڵێن چالاکیمان هەیە کە تایبەتە بە کۆمەلگا بەردەوام هەواڵی ئیشەکانمان و پرۆژەکانمان لە پێیجەکانمانە بڵاوکەینەوانێ بۆی کەسەکان ئەنجامەکانی ببینن هەروەها توێژینەوەیان لەسەرەکەین ئەم توێژینەوانە لە چەندین بڵێن مجەلەی نێودەوڵەتی بڵاوکرێنەوانێ بۆی کاریگەریەکان بە شێوەیەکی زانستی دیاری بکرێت.